سڵاتان لێبێ لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە گەورەترین پێشانگای نێودەوڵەتی تەندروستی کە لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. کوردستان 24 وەکو ئەرکێکی زانستی وەکو ئەرکی هەمیشەیی بۆ ئەم جۆرە پێشانگا و بۆ ئەم جۆرە کۆنفرانسانە هەمیشە ڕۆڵی خۆی بۆ بەرەودان بۆ پێشخستنی تەکنۆلۆژیا لە هەموو بوارەکانی ژیان بە تایبەتی لە ڕووی تەندروستیەوە بەردەوام هەوڵیداوە بەشێکی گرنگ بێتیدا بۆی بتوانێت ئەم پێشکەوتن و تەکنۆلۆژیان نوێیە بگەێنێتە بینەرانی و بگەێنێتە هاوڵاتیان. بۆیە وەکو پیشەی هەمیشەییمان لەم بۆ نەزانستی و پێشانگا تەندروستیە گرنگەدا کوردستان 24 سپۆنسەری میدیایی کۆنفرانسەکەی بۆ ماوەی ئەم 4 ڕۆژە کردووە کە ئەمڕۆ کۆتا ڕۆژی پێشانگاکەیە، کۆتا ڕۆژی کۆنفرانسەکانە، کۆتا ڕۆژی سەردانکەرانە کە تا ئێستا زیاتر لە 30,000 کەس سەردانی ئەم پێشانگایان کردووە. ئێمە بۆی بزانین گرنگی ئەم جۆرە پێشانگایانە بە تایبەتی کە لەسەر ئاستی عێراق و کوردستان بەو شێوازە و بەو گەورەیە تا ئێستا نەبەستراوە، پێمان خۆش بوو بزانین کەسێک بدوێنین کە ئەو بەشداری لە زۆر پێشانگای نێودەوڵەتی کردووە، زۆر شوێنی تری گەڕاوە، بۆی بزانین هەم سوودی ئەم پێشانگای کە ئێستا لە هەولێری پایتەخت کراوەتەوە و هەروەها ئەگەر بێت و بەراوردێکیش بکەین لە ڕووی پێشکەوتنەکانی کە لە کوردستان هەیە لەم بوارەدا چۆن ئەتوانێت بەراوردەکەمان بۆ بکە لەگەڵ پێشانگا نێودەوڵەتیەکان. ئەویش بەڕێز دکتۆر حەکیمسیان جێگری سەرۆکی گروپی کەوکەب بۆ پێداویستی و پزیشکی و بۆ دەرمان کە بە وەکو بڵین دەتوانین بڵین ئامادەگیەکی باشتان هەبوو لەم پێشانگایەدا. دکتۆر حەکیم هەروەکو ئاماژەم پێکرد تۆ زۆر پێشانگات کردووە، زۆر شوێن بە حکمی کارەکەت گەڕاوی. بوونی ئەم نەوعا پێشانگایە ئەم جۆرە چالاکیە زانستی و بازرگانێت لە هەمان کاتە کە خۆشت وەکو پزیشکێکی سپۆرت چەند ساڵانێکی زۆر لە دەرەوە ژیاوی، چۆن هەڵەسەنگێنی گرنگیەکانیان چۆن لێک دەدەیەوە؟ سپاس دەکەم بۆ ئەو چاوکەوتنە دکتۆر هەست و بەڕاستی دەرفەتێکی زۆر گەورە بوو کەوە یعنی بە بینەرانی ئاشنابین و کە باسی تۆزێ ئەو ئەکتیڤیتیە و ئەوەی کە ئێستا کرێت. بەڕاستی وەکو ئەزمون من لە دەرەوە ژیاوم و عینەن لەگەڵ ئێرە بەڕاستی مقارنەیەکی ئێستا زۆر لەگەڵ نظامی عەولەمە و ئەوە مقارنەکە و بەرەو کەمبوون دەوەڕوە. کوردستانیش بەرەو هەنگاوی گەورە هەنگاو دەنێ لە نظامی بەڕاستی لە نظامی خەستەخانە و نەخۆشخانە و ئەوانەش و ئەویش ئەوەیە کەوە لە نظامی عەولەمە و لە نظامی ئێستا کە بە بەشداریکردنی کۆمپانیای گەورەکان لە هەموو جیهاندا بە شێوەیەک من خودی خۆم هەموو مانجێک دوو پێشانگای گەورەی نێودەوڵەتی خۆم بەشداربوونم هەیە وەکو پارتیسیپیت. ئەوەش دەرفەتێکە بۆ گواستنەوەی بەڕاستی خیبرە و چۆنیان نەبینی ئەمەی ئێرە و چۆن بینی دکتۆر حەکیم بە بەراورد بەگەر ئەوانی کەس ڕۆژانە دەیان بینی بڵێ مانگانە دەیان بینی؟ بەڕاستی وەکو یەکەم کردنەوەی ئەم پێشانگای پزیشکە بەڕاستی پێشوازیەکی زۆر لەسەر بوو، زۆر ڕێک و پێک بوو، بەڕاستی دڵخۆشکەر بوو بۆ هەنگاوی داهاتوو بۆ ساڵی داهاتوو. لەبەر ئەوەی من بەڕاستی دڵڕۆنم لەبەر ئەوەی خۆم بەشداریکردنم لەگەڵ پێشانگای نێودەوڵەتیەکانی گەورە ئافاقێک دەبینم لە بەڕاستی لە داهاتوودا کەوا کوردستان دەکەوێتە ئەو بازنەی کەوا ئەو وڵاتانە تێدانا. ئێوە خۆتان چۆن دەبینن لە هاوکاریکردنی حکوومەتی هەرێم بۆ ئێوە کە حەستان لێ نمونەی ئەم پێشانگایانە زۆر بێ، کابینەی نوێ بە درێژایی کارەکانی هەنگاوی زۆر باشینەوە بۆی خەڵک ڕابکێشێتە کوردستان، ئێوە چۆن هەستان پێکردووە، چۆن هەڵی دەسەنگێنن ئەم نەوعە تەعاملە لەگەڵ ئێوەیە؟ بەڕاستی حکوومەتی هەرێم و ئەو ڕێکخەرەی ئەو پێشانگایە ئاسانکاریەکی زۆریان بۆ کردین و توانیمان لەو ئاسانکاریە دەلیلیشمان ئەوەیە گەورەترین نمایشگای بووسمان دانا لەوێ کە لە سەرەتاوە و بەپێی ئەوەی کە ئێمە گروپێکی گەورەینە ڕێزیان گرتین و ئاسانکاریەکی گەورەیان حتا شوێنەکە حتا ئەوە بەڕاستی خۆم تەوقعی ئەوم نەدەکرد
ئەو پێشانگای خەڵکی بیانیشم تێدا زۆر دیت و خەڵکی پێشوازیکردنێکی زۆریشیان کرد و ئەمەش کوردستان ئێستا کەوادیرێکی زۆری هەیە لە سەیدەلە و لە دکتۆر و لە ئەوەکان ئەوانیش هەموو هاتن بەڕاستی زیارەتکارێکی زۆرمان هەبوو و ئینشاءڵڵا دەبێتە هەماهەنگێک و زۆر کەس نەیەزانی بەڕاستی کە شتێکی وا هەیە لە خلالی ئەو پێشەنگایە زیانیان بەڕاستی وە زۆر کۆمپانیای تریش کەوا بەڕاستی دڵخۆش بوون بەم کردنەوە و دوێنێ شتیش بێمەوە سەر ئەوەی کە من لەو پێشانگایانە کە لە دەرەوەی وڵات پێزانکای پزیشکانەکە بەشدار بوومە و تەبان پێشانگای پزیشکان دوو تەوەری هەیە تەوەری یەکەم بەشداری دکتۆرەکانی گەورە و دوێمین و ئەو پێشانگای ئێستاکە وەکو کەلوپەلی پزیشکی و کۆمپانیا دەرمانەکان بەشدارن خودی خۆم بتوانیم زۆر ئەزمون بگوازمەوە لە ئەوەی کەوا یەکەم شت دوونە سپیکەرێکی قسەکەرێکی محازیرێکی گەورە مێنا لە دووبەی کە ئینتەرناشناڵیە یەکەم جار و ئەویش خۆی دیتی و گوتی ئەوە دەگوازمەوە ئەوان بێگومان بۆ ئێمە زۆر گرنگە شایەتی کەسانی وەکو ئەو سپیکەرانی کە باش کرد جەنابەت و هەروە بۆ خۆشتان ببوورە لەبەر کەمی کاتەکەم بابەتەکە زۆر زیاتر هەڵدەگرێت دکتۆر حەکیمسیان زۆر سوپاس لەگەڵمانە بووی بۆ ئەو دەرفەتە و ئینشاڵڵا هەنگاوی داهاتومان گەورە ئینشاڵڵا دەست خۆش بێ بەڵێ خۆشەویستان وەک ئاماژەمان پێکرد ئەمە بەشێکی تری بوو لە چالاکیەکانی ڕۆژی کۆتایی پێشەنگای نێودەوڵەتی تەندروستی کە لە شاری هەولێر بەڕێوە دەچێت دەگەڕێمەوە لاتە.